سڵاو بختەیڤارتان پێشکەش دەکەم. بەپێی پێشبینیەکان لە سبەینەوە بارانبارین لە ڕۆژاوای عێراق و ناوچەکانی هەرێمی کوردستان دەست پێ دەکات. لەکانی گەرماش نزم دەبنەوە. دەستەی کەژناسی عێراق بڵاوی کردوێتەوە لە ئێوارەی دووشەمەوە لە ڕۆژاوای عێراق و ناوچەکانی هەرێمی کوردستان بارانبارینی پچڕ و ئەورە بروسکا دەست پێ دەکات و لەکانی گەرماش و لە دابەزین دەکەنەوە. بەشێک لە جوتیارانی کورد لە کەرکووک گرد بوونەوە. داوای پارەی گەرمی ساڵی ڕابردوویان دەکەن بەڵێن حکومەتی عێراق بیانوو دەهێننەوە بۆ نەدانی شایستەکانیان. بەیانی ئەمڕۆ بەشێک لە جوتیارانی کەرکووک گردبوونەوەیکی ناڕەزایەتیان لە بەردەم سایلۆی کەرکووک ئەنجامدا و داوایان کرد حکومەتی عێراق و بەتایبەت وەزارەتی دارایی چیتر شایستەکانیان دوانەخات. جوتیارەکان بە ڤاری کەرکووکیان ڕاگەیاند بە بیانووی نەبوونی نەختینە پارەکانمان دوانەخرێت. تەرمی دوو گەنجی کورد لە یۆنان لە ناو سندوقی ئۆتۆمبیلێک دۆزرانەوە. بڕیارە ڕۆژی سێشەمە تەرمەکانیان بگەڕێنرێنەوە هەرێمی کوردستان. لەم ڕۆژانەی ڕابردوودا لە باکووری یۆنان ئۆتۆمبیلێک بە 6 کۆچبەرە و تووش ڕووداوی هاتوچۆ بوو. ئەم دوو گەنجە کووردا لە ناو سندوقی ئۆتۆمبیلەکە سەرکەوتبوون کاتێک تووشی ڕووداوەکە دەبن. هەردووکیشیان گیان لەدەست دەدەن.